لە نێو مزگەوتەکەدا هاوڵاتیان دەست بەسەر کراون. زۆر لە مزگەوتە بەڵێ زۆر سوپاس بۆ مامۆستا عوسمان کوردەی. دەچینە مزگەوتی جوودی کە ئێستا ئەوەی کە ئێستا دەیبینن ئەو هاوڵاتیانن کە بۆ نوێژی هەینی لە مزگەوتی جوودی بوون لا پێکەوە بیبینین. مزگەوتی جوودی بوو کە مامۆستا عوسمان کوردەی یەکێک لە وتار خوێنەکان کە بەر لەوە لەگەڵ ئێمە قسەی کرد باسی لەوە کرد کە ڕێگری کاوە کە ئەمڕۆ وتار بخوێنێت و پێشتری وەزارەتی ئەوقافی حکوومەتی هەرێمڕیاریدا بوو چەند مامۆستایەکیانی لە وتار بێژی دوور بخاتەوە. دەچمەوە لای ئومێد شۆمانی پەیامدەری هێنارتی لە هەولێر. بەڵێ بەڕێزان دوادار دەچمەوە مزگەوتی جوودی لە شاری هەولێر.